از لە هونەری گفتوگۆکردنەکەین هەریەک لە ئێمە گرنگە کە ئەم هونەرەمان تیابێت با بزانین چۆن پەرە بە هونەری گفتوگۆکردن بین هونەری گفتوگۆکردن تا چەند ئەبێتەوە کارێک بۆ ئەوی کە تۆ کەسی بەرامبەرتی پێ بناسی زۆر فەیلسوف و قسەی ناوداران هەیە لەسەر ئەم بابەتانە بۆیە هەوڵین لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین لەگەڵ زۆر بەڕێز فازل محەممەد کە بەڕێزیان پسپۆری دەروون دروستین بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک فازل سلااو لێ بە زۆر بەخێر بێ سەرچاو سەرەتا پێناسەیەکمان بۆ هونەری گفتوگۆکردن بۆ بکە. بڵێ هونەری گفتوگۆکردن لەسەر ئەساسی پەیوەندیکردنە هەنی ئەو نەتیجەی کە تۆ لە گفتوگۆکردنەکان تا بەدەستی ئەهێنی هەڵسەنگێنەرە بۆ ئەو گفتوگۆیی کە تۆ پێشتر کردی. کاتە گفتوگۆکردن بەڕای تۆ هونەرە ئەبێ لە کەسەکانە هەبێت. بەڵێ و زۆر لایەنی دەرونی و معرفی ئینسانەکە دەرەخات لە کاتی قسەکردن و تەسیرێکی زۆر گەورەی هەیە باری دەرونی ئەو کەسە لەسەرەوەی کەچی ئەڵێ چۆن ئەو شانە هەڵەبژێرێ و تا چەند زانیاری پێ لەسەر شتانی کە باسیەکە. باشە ئەو تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە کەسێکە هەبێت تا گفتوگۆیەکی دروست و سەلامەت لەگەڵ بەرامبەرەکەی بکات؟ یەکەمین خاڵی گرنگ بیرکردنەوەی پێشوەختەیە کاتێک کە تۆ سەبارەت بە بابەتێک قسە ئەەکەیت تۆ پێشتر بیری لێ کردبێتەوە کە چی ئەڵێیت و ئەگەر بنمونە ئەو بابەتە هیچ شتێکی لێ نەزانی بیر لەو پرسیارانە بکەیتەوە کە ئەبێ بیکەیت بۆی سەبارەت بۆ بابەتە زانیاری وەرگری. بەڵام ئارامی دەرونی یەکێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە هەم لە کاتی زانیاری بەخشین و هەم لە کاتی زانیاری وەرگرتن سەبارەت بە بابەتێک بێت یاخود سەبارەت بە کەسێک بێت. باشە کاک فازڵ فەیلسوفی یۆنانی سوقرات و توێتی ئەڵێ گفتوگۆ بکە تا بتبینم. پرسیارەکەی من ئەوەیە ئایا تۆ ئەتوانین لە ڕێگەی گفتوگۆکردنەوە هەڵسەنگاندن بۆ کەسایەتی یاخود بۆ کەسی بەرامبەر بکەی کە بزانین کەسایەتی ئەو کەسە چۆنە بە چ شێوازێکە؟ بەدڵنیایەوە شێوازی دەرەکیە مەزەری خارجی ئینسان معلومەیان لەبەرەوەی کە تۆ ئەیبینی ئەزانیم کەسە بۆنمونەشی کە پاکتەمیزایان ئەمانە زۆر بە ئاسانی چاو هەڵسەنگاندنەکەی بۆ ئەکات و مقارنەیەکی بە کەسیکە. بەڵام کاتێک ئەو قسەی کردووە لەبەرەوەی تۆ ئەو وێنەیە پیشان ئەدەی لە ڕێی گفتوگۆکردنەوە کە لە ناوە هەستی پێەکەی یاخود ئەو کەسایەتێک کە چۆن داڕێژراوە ئەوش بە شێوازی بۆنمونە تاکید لە چیەکاتۆ لە ڕستەکانیا یاخود بدوێت چ جۆرە قسەکردنێکەوەی وشەکانی چۆن هەڵەبژێرێ ئەمە دەری ئەخات کە کەسەکە دەرونێکی قایم و پتەوی هەیە یاخود کەسێکی لاوازە و عواتفەکانی زاڵە بەسەریا ئەتوانن هەرزوی خۆیان بیجۆڵێنن. باشە هەر ئەوڵ سنگانەی چاو تا چەند کاریگەری لەسەر گفتوگۆ هەیە بۆ نمونە کەسێکی شیکپۆش کەسێکی ڕێکپۆش یان کەسێک کە گرنگی بە شێوە و ڕوخساری خۆی بات تا چەند ئەمە کاریگەری لەسەرەوەیە کە لە گفتوگۆکانیشیە بەرهەمێکی هەبێت بۆ خودی کەسەکە ڕەنگە زۆر تەسیری نەبێت. هەنێک کەس هەیە مەسەڵەن بە جلێکی جوانە و تەسەنوعێکی دیاریکراوەکەن وەکو چۆمڵێن کۆمەڵێک دایلۆگیان لەبەر کردووە کە ئێڵێنەوە لە مناسبات و لە کاتێنەکانە بەڵام بۆ کەسی چواردەوری کاریگەری هەیە جلوبەر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆن کەسانی تر قسە لەگەڵەکەن چۆن تەعاملی لەگەڵەکەن. زۆر باشە کاک فازل کە ئێمە باز لە گفتوگۆکردنەکەین زۆر کاتۆ گفتوگۆ بۆ کەسی بەرامبەرتەکەی زۆر گاتیش لەگەڵ ناخی خۆ تا گفتوگۆکەی کە تۆ قسە لەگەڵ ناخی خۆتاکەی ئەوەش پێویستی بە هونەرێکە کە تۆ بزانی چی بە ناخی خۆتەڵی چۆن قسە لەگەڵ ناخی خۆتاکەی. بەدڵنیایەوە یەکێک لەو سفەتانی کە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ قسەکەرێکی باش بی لەگەڵ خەڵکە پێویستە تۆ ئەو قسانی کە لەگەڵ خۆتێکیت باش بن. ئەو کەسانی کە بۆ نمونە لە گومانەوە قسەکەن یاخود لە شەرمەوە قسەکەن یاخود لە تووڕێیەوە قسەکەن حیوارەکانی ناویان زۆر ئاڵۆزە یاخود زۆر ناڕوونە واتەوە کاریگەریە بێ لە سەرەوەی کە لەگەڵ کەسی بەرامبەری شا بۆ شێواز کاریگەریکی زۆر گەورەی هەیە کاتێک کە تۆ لەگەڵ کەسێکە قسە ئەەکەیت ئەو باری دەرونی بۆ نمونە تووڕێیە بیرکردنەوەکەی ئەگۆڕێت کە بیرکردنەوەکەی گۆڕا شێوازی هەڵبژاردننی وشەکان ئەگۆڕێت لاخرە ئەو ڕستەی کە بە تۆی ئەڵە ڕەنگە لە ئەسڵە ئەو مەبەستینەوە بێ بەڵام لە بەروی باری دەرونی تووڕێیە ئەو حیوارانێکە لە ناخیا گوزەرێ
بە پێی ئەوانە قسە لەگەڵ تۆ ئەکا بە پێی ئەوانە کاردانەوەی ئێبێ بەرامبەر بە تۆ باش کاک فازل تا چەند پێویستە لەگەڵ گفتوگۆکانمانە بۆ ئەوەی کە قسەکەرێکی باش بین گوێگرێکی باشیش بین یەکێک لە بنەماکانەوەی کە گوێگرێکی باش بێت چونکە بە تێگەشتن لەو وشەیەکە ئەو ڕسانێکە بەرامبەر دەوترێ ئەو قسەی کە تۆ بەرکەوتنت بۆ لەگەڵەیە بە تێگەشتن لەوە ئەتوانی جوابدانەوەیکی باشتر ئاراستە بکەیت بۆ کەسی بەرامبەر ئەوەی کە زۆر گرنگە کە تیشک بخێنە سەری تەصنیفی قسەکردنە ئێمە قسەکردنی ڕۆژانەمان هەیە کە ڕۆژانە لە ناو خەڵکو و هاوڕێ و کەسوگار و ئەو شتانەمان ئەیکەین ئەمە زۆر سەبارەت بە شخصیتمان دەرئەخات بۆ نمونە عادەتەن زۆر سەریع قساکەین چەند کللیمەیەکی دیاریکراوە هەیە دووبارەی ئەکەینەوە یاخود شێوازی وتنی وشەیەکی دیاریکراوە لەناو خێزانەکەمانە چۆن بۆە لەناو کۆمەلگاکەمانە چۆن بووە ینی کەلتور خێزان خودی شخصی خۆمان ئەمانە هەمووی لە قسەی ڕۆژانەیە دەرئەکەوێت زۆرێکی قسەکردن لە ناو خێزانە بۆ نمونە زمان و ئەو شە هەڵبژێراوانەی کە لە بینی ژنومێردا ئەوترێ تۆنی قسەکردن بەرزی ئاستی دەنگ و قسەکردنی گەورەکان لەگەڵ مناڵەکان بەرامبەر بە گەورەکان ئەمە لە ناو خێزانە لە شوێنی ئیشە مەسەڵەن ئایا ڕێزگرتنە یا ماستاوکردنە جۆری قسەکردنەکان ئایا بۆ بەدەستهێنانە یا بۆ ڕەتکردنەوەیە مەسەڵەن لە ئیشە ئەو جۆری قسانەکە ئەکرێت ئەکرێ بە سێ بەشەوە مەسەڵەن بۆ زانیاریە ئاڵگۆڕی زانیاریە یاخود بۆ بەدەستهێنانە ئەو کەسە مەکسبێکی شخصی ئێوە بەدەست بێنێ یاخود بۆ ڕەتکردنەوەیە ئەرکێکە خرێتە سەری ئێوێ ڕەتی کاتەوە یاخود واجبێکی دیاریکراوی پێ ئەدرێت ئێوێ نەیکات چۆن ئەمانە ڕێک ئەخات باشەکەواتە کاک فازل تۆ چۆن بتوانین لە کاتێکا کە ئەتەوێ قسە بۆ کەسی بەرامبەر بکەی ئەو قسانەی کەیەکەی کاریگەری تاو لەلای ئەو کەسە جێبێڵە چونکە ڕەنگە زۆر کەسەیە زانیاری زۆر باشیشی لابێت بەڵام گەیەنەرێکی باش نەبێ هوەری گفتوگۆکردنەکەی باش نەبێت لەوەی کە بیگەێنێت بە کەسی بەرامبەر ئێمە چۆن ئەم کارە بکەین کە ئەو قسەی کەیەکەین کاریگەری و کاردانەوەی هەبێت لەسەر بەرامبەرەکەمان بیبینین بەهێمنی قسەکردن نەگۆڕینی ئاستی دەنگ ینی ئاساییت کاتێکە لەگەڵ ئەو کەسای قسە ئەەکەیت ڕەنگە ئەو تووڕە بێ هەڵچێت ئەو شتانە بەڵام تۆ لە هەمان ئاستی قسەکردن بڕۆیت دوم خاڵ ئەوەیە کە ئەو شتانی کە ئەو ئێڵێ لە چاوی ئەوە بیبینە لە چای ئەوە ببینە تۆش بچیتە هەمان زۆر لەوانە تووڕەبی لەوانە شەرمکەی لەوانەیە هەستێکی دیاریکراوە بە دروست بێ سێمین کە لە گۆشەنیگای ئەو شتەکانی بینی ئاراستەیکە تۆ ڕەنگە نەتوانی بە یەک کەڕت قسەکردن کەسەکە سەواشتا لە بگۆڕیت بەڵام ئاراستەیکە وردە بیژێڕە بۆ ئاراستێکە ڕاستە یاخود ئەوەیە کە تۆ ئەتوێ بەدەسی بێت باشە کاک فازل کەسانێکان کە تۆ هەرچەنە گرچیت لەگەڵیانە هەبێت هاوڕێیەک تا کەسێکە لە کارەکەیە لەگەڵتایە کە ئەیبینیت بە جۆرە گفتوگۆت لەگەڵاکە وەکو ئەوەی کە ئاو کا بە ئاگرە باشە هیچ لە دڵتان نامێنێ کەسانێکیشان کە ڕەنگە هیچ پێشینێکی خراپتان نەبێ بەڵام لەگەڵ وتنی کەلیمەیەکی گرجی پێدە بینتانەوە تەقێتەوە تەقینەوەیکەوە باسێکی باشە ئەمە چی دروستیەکە ئەمە لە قسەکردنە مەهارەتێک هەیە ینی زیرەکیەکە ئەگەر بتوانین بەکاری بێنن هیچ کەسێک ناتوانێت هەموو کاتێک لە 100 بڵێن لەو ئاسایە بێ کە بتوانێت بەکاری بێنێ بەڵام ئەگەر بتوانین زۆربەی کاتەکان بەکاری بێنین زۆر سوودی لێوەرەگرین دوو جۆر هین هەیە کاردانەوە هەیە بۆ قسەکردن جۆری یەکەم ئەوەیە کە تۆ ریاکشنێ هەبێ بەرامبەری واتە ئەو وزەی کە ئەو قسەی لێوە کردم منە بە تووڕێی قساکە تۆش لە هەمان ئەگەیتە هەمان ئاستی تووڕێی و بە هەمان شێواز جواب بدەیتەوە جۆری دووەم ئەو کەسانەیە کە تۆڵێ ئاو ئەک بە ئاگرەکەیە ئەویش ریسپۆنسەواتە وەڵامدانەوەیانەیە کاردانەوەیان نییە وەڵامدانەوەیان هەیە وەڵامدانەوە تۆ واز لە ئەو وزە عاتفی ئەهێنی کە لەگەڵ قسەکانە هاتووە بۆ تۆ ئەوە بەجایەکەی تەرکیزەکەیتە سەر ئەوەی کە وەڵامی کەسەکە بدەیتەوە چونکە ئەگەر تۆش لە هەمان ئاستی کاردانەوە بیت کابرا تووڕێە بە قسەکانی کەیکای یەکسەری تۆش تووڕە ئەکات ئەمە کاردانەوەیە یعنی قسەکانی ئەو کاردانەوەیکی لە تۆیان دروست کرد هەمان ئاستی وزەی کە لە خۆیان هەبوو
لە تۆشە وروژاندی ئەبێ بە شەرتان یاخود ئەبێ بە گرژێکی زیاتر بەڵام ئەگەر وەڵامدانەوە بێ تۆ ئەو قسەکانێکیکە لە تووڕەبوونە هەر جۆرێکی عاتیفەی لەگەڵا بێ ئەو وزە عاتفەی کە لەگەڵ قسەکە ئەوێ بۆ تۆی نەقڵکات تۆ کاردانەوەت بۆی نابێت تۆ وەڵامدانەوەت بۆیە بێت کەسەکە وردەورد ئۆتۆماتیکی خۆی هادە ئەبێتەوە یاخود هەستەکە کە ئەو شتەی ئەو کردی غەڵەت بوو محاولاکە لە جملەکانی دواترە پینێکە یاخود ئەویش ئاستی ئەو لیڤڵە بەرزەی وزەکە بەکارێ هێنا ئەویست کەسەکە برینارکە یاخود عزێتی بە دای ئەبەزێنێ ئێتەوە بۆ ئاستی کەسی بەرامبەر باشە کاتە کاک فازل ئەتوانێت لە ڕێگەی هونەری گفتوگۆکردنەوە توانە کۆمەڵایەتیەکان لەگەڵ کەسانی بەرامبەر زیاتر بکەیت بتوانانی زیادیکەی بەڵێ یەکێک لەو شتانی کە بربەستە لەوەی کە ئینسان بتوانێت پەیوەندیکی زۆری هەبێ لەگەڵ خەڵکە هەستکردنە بە شەرم هەستکردن بە شەرم یاخود مبادرەی قسە بۆ نمونە دانیشتووی لە شوێنێکە هەمووی بێدەنگ دانیشتووە هەمووشی لە مێشکە حیوارات هەیە بەڵام ئەیانەوەی کەسێک دەست پێ بکات یەکێک مبادرەکات ئەو دیوارە وەهمەیە کە هەیە بیڕوخێنە و دەستکات بە قسەکردن ئەو کەسانی کە لە ڕووی کۆمەڵاتیەوە پەیوەندیکی زۆریان هەیە یاخود قسەکردن بۆیان زۆر ئاسانە ئەوەیە هەست بەبوونی ئەو دیوارە ناکەن مرۆڤێکی کە بینن زۆر بە ئاسانی پۆینتێکی دیاریکراوە دۆزنەوە کە قسەی لەسەرکەن عادەتەنەوەی لە کۆمەڵگای خۆمانە هەیە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک شت وەکو ئەوەی کە پێوترێ ئایس برێکەر یاخود ئەو دیوارە ئەڕوخێنەکە لە بینی کەسەکانە هەیە و شەرمەکرە قسە ناگرێت کەش و هەوا باری سیاسی باری کۆمەڵایەتی کارەبا ئەو گرانیشتومە ئەم شتانە ئەکرێ بە بابەتێک یەکەم جار لێوە دەست پێ دوایە چێ بۆ مۆزوعیکە یعنی بەوە ئەو دیوارەوە هەمیە کە لە بینە هەیە ئی نەکرێت ئەشکێنرێت بۆن مناڵێ ئیمڕۆ گەرمترە لە دوێنێ هەروەڵا هەستەکەم ئیمساڵ بەعام باشترە لە پار گەرما بۆ شێوەیە نییە وەڵا وایە لەو بابەتەکە ئەڕوا دوای ساعت دەستپێکی قسەکانی هەمووی بۆ کە تۆ دەدانشی سڵاوەکەی لە ماڵەکە بەتایبەتی ئەم جژنی ڕابردوو کە ئەچی بۆ هەرزماڵێ ئەخوا گەرماکە یێنە بڵێ بتوانیت ینی ئەو مەهارەتە پێیاکەیت کە یەکەمین دوژمنی قسەکردن مبادرەی قسەکردن دەستپێکی قسەکردن کە شەرمە بیشکەنیت دوای ئەوە من جملێکە لەم تۆ جملەیەکە لە وردە حیوارێک دروستە بێ کاک فازل لە کوردەواری خۆشمانە زۆر پند و وتە هەیە لەسەر قسەکردن و لەسەر هونەری گفتوگۆکردن هەر قسەیەکی ئەڵێ قسە بیکێشە بیچێژە بیبێژە ئەگەر خراپیش بوو بینێژە چەندە گرنگە هەمومان لە کاتی قسەکردنە بەم مەرحەلانەیە خود بەم خاڵانەیە تێپەڕین چونکە ڕەنگە زۆر کات هەر زمان بێ هەر قسەکردن بێت ببێتەوە کارێک بۆ تێکدانی دوو کەس بە دڵنیاییەوە هەنێک کەس پند پێشنانەکان زۆر ینی جوانن بەتایبەتی لەسەر قسەکردن دانیشکە هەیە ئەڵێ بۆی خوا دوو جێی یاوە پێمان و یەک دەم بۆی 2000 ببیستین یەک جار قسە بکەین ئەو کەسانی کە بێ بیرکردنەوە قسە ئەکەن هەندێک جار مەسەلەن بۆ نمونە فشاری کۆمەڵایەتیە هەستەکە لە بەرەوەی گروپەکە هەمووی قسەی کردو ئەمیش ضرورە قسە بکات تۆ معلوماتێک پێێنە لەسەر بابەتەکە باشترای بێدەنگ بیت یاخود ڕەنگە ئەو قسەی کە توێکە یەکێک لەوەی کە لەوایە بریناری کات یاخود ئەم قسەیە سمعی کەسێک بڕوشێنە یاخود گرژیەک دروست کات لەبەرەوە هەڵبژاردننی بێدەنگی لەو کاتانەیە کە تۆ وەڵامێکی گونجاوە پێنیە ڕەنگە باشترین جواب بێ بۆ ئەوەی کە هیچ گرژێک دروست نەکرد لەناو ئەو گروپێکە توتیاژیت باشە کاک فازیل دەربڕین تا چەند گرنگە من قسەیەک بە کاک فازل هەڵێم مەبەستێکی هەیە ئەو قسەیە باشە هەمان قسە کە هەمان مەبەستی هەیە ئەگەر لانە بیڵێت شێوازێکی ترە ئەگەر من بڵم کاک فازل ڕەنگە پێی ناخۆش بێ شێوازی دەربڕینی من وایە ئەگەر لانە بڵێت دەبەر شێوازی دەربڕینی لیانە بە جۆرێکی ترە کاک فازل ئاساییە بەلایە وەڵامیشی هەیەتەوە بڵێ هەڵبژاردننی وشە زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە دەوڵەمەند بین لەوەی کە چەند وشەمان پێ یاخود هەمان ئەو ڕستەی کە ئێمە ئەمانەوە بتوانین بە چەند شێوازێک بڵێن بۆ ئەمە خوێندنەوە زۆر گرنگە زۆر دەوڵەمەند دەکات ئەتر خوێندنەوەکە هەرچێک بێت بابەتی ئەکادمی بێت یاخود ڕۆمان و یاخود چیرۆک ئەوشتانە یا بابەتی مێژووی ئەو کەسانی ئەگەر سەرکەی لە زانستە کۆمەڵاتەکانیان خوێندووە لە قسەکردنا زۆر باشن
ڕەنگە ینی بۆ هەمان تعبیر چەند جملەیەکیان پێ بێ بۆ ئەوەی کە جملەیەک لە کەسێک بە ئاسایی وەرێگری بەڵام لە کەسێکیکە بە حساسێتەوە وەرێگری ڕەنگە مەسەن هەنێک کارتەکەری هەبێت لەوانە ئاستی نزیشی ئەو دوو کەسە پلەی کۆمەڵایەتی ئەو دوو کەسە بۆ نمونە زۆر جار بیستمانە ینی مەسەلەن بۆ نمونە پێکەنین بە نوکتەی دەوڵەمەند ئەوە ئانی تەنانەت وەکو قسەکردنیش هەیە لەناو خەڵکە نوکتەیەکی زۆر سادەوەینەکە کە تۆ ئەگەر لە برادەرەکە و بیکە ڕەنگە گاڵتەی پێ بکەیت بەڵام کاتێک کەسێکی لە ئاستێکی بەرز لە کۆمەڵایەتی یاخود دەوڵەمەندە ئەو قسەکە خەڵک مجاملە ئێکات و پێکەنێ و بە ئاسایی وەریەگرێ لەبەرەوە زۆرە هەنی کاریگەری زۆرە لەسەر ئەوەی کە تۆ چۆن ئەو قسانێکە ئەکرێ بەرامبەر دووەری ئەگری خەڵکێکە کە هاتە یادم کە باسیکەین خراپترین جۆری پەیوەندیکردن تێکستە کە ئێستا ئەمڕۆ لە عالەمی دیجیتاڵی کە ئێستا باڵی کێشا بەسەر هەموو شتێکە زۆربەی پەیوەندەکان لە شێوازی تێکستە لە SMS کورتەنامە یاخود نامەی سوشال میدیا و پلتفۆرمانی کە هەیە ئێستا بۆ جۆرەی لێ هاتووە بڵێ ئێستا بۆ جۆرەی لێ هاتووە ئێستا بۆ جۆرەی لێ هاتووە کە ئەمەش نزمترین ئاستی پەیوەندیکردنە دەستە خۆش بێت دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆمان جوونەبی